سلاو هوران لیره چنلی خوتان چنلی بدسنانی پاره لانترنته که من یاد موین به شیوه ریکوپی همون روزانی شنبه، دوشنبه، چهارشنبه و هینی ویدیوکانی سبارت به کریپتوکارنسی یا خود همان دراوی الکترونی لناو ام چنله آپلود کم بو اوی زاناری ایوه لباری کریپتوکارنسی یا خود دراوی الکترونی ببه مسره و هر وها ایوه قازانجی که باج بکن لری دراوی الکترونی و هر وها دلار امریکیش بتوانه لم چنله به دستی بهنن بو اوی ایوه هیچ اکلا ویدیوکانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنله که سابسکرایب بکن زنگوله تنشش چالاک بکن بو اوی هر کاته کمه ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و آگادارتان بکاتوه و یکم کس بون که به این ویدیو کام ببینن امرو ویدیو کی زور گرینگ عزیزان و لسر داواکاری برادری که سابسکرایبی چنلن که داوایان کرده بو من باسی بشی فارمی بیبی دو سواب بکم که بشی کی زور گرینگ عزیزان چونکه لبشی بیبی دو سواب ایوه دتوانن دو دراو استیکی بکن لبشی کشتو کالی بیبی دوچ باوی بتوانن رجای کی زور لاستیک کردنی ام دو دراوه بتوانن بیبی دو زیاتر به دستی بهنن که پیشتر عزیزان لبشی استیک بشی پولس من چند ویدیوم لسر بشی پولس و استیک کردنی خودی بیبی دوچ کوینم دروست کردوه ایوه دتوانه بچنه ناو چنل بو اوی لبشی پولس هر وکولی رانه که بخوشم باشدی لبشی پولس کردوه بو اوی خودی دراوی بیبی دوچ کوین استیک بکن و دیسانه و خودی بیبی دوچ کوین به دستی بهنن کار وکوی بینن لیرانه من نزیکی 4 میلیارد بیبی دوچم به دست هنوه بلان بشی فارم که بشی کشتو کاله بشی که زور گرینگه بو اوی که چون ایوه بتوانن بشی فارم بکاری بهنن بو اوی بر راستی روزانه مانگانه و سالانه بیبی دوچه که زور باش به دستی بهنن عزیزان کاته که چین اثر بشی استیک فارم ام صفحه بوی و دبیتوه منش بوی و شرح کم که چون ایوه دتوانن ام بشی بکار بهنن لیران هر وکو ابینن استيك بي ام بي بيبي دوج ايرن بيبي دوج ليرانا بيت عليك على باشي ديتايلز عزيزان هر وكو فارم هر وكو باشي بولسي بيبي دوج كاتيكا ديبوزيتا كيت تو ابت ليرانا رجاكي بي ام بي دابني بي ام بي استيكي بكي وديسانا وكاتيكا تو بي ام بي استيكا كيت بيبي دوج كون بيبي دوج پاداشتت ادته و تا هم تو دبی لنا والتکت که لیرانه لبشی سر و که والته جا متامز به یا خود هر والتی که تر به یا خود راست والت به کانکتی اکید تو ابی بی ام بی تبی لنا خودی والتکت و اوی بی ام بی استیکی بکید و بی بی دو جیشه تبی هر دو کیان استیک بکید و اوی دیسانه و بی بی دوج به دستی بهنید لیرانه ل یکم که رژه زور باشه 81% سالانه قازانجی تدتی آورم کاتی که تو هم بی ام بی استیک کید هم بیبی دوچ سالانه هر وکو پیت علیم دیسانوه که بو 192 روژه 81% سودی بیبی دوجت ادتی کاتی که تو بی ام بی و بیبی دوجی سوا بکید و لیرانه استیک یو اس دی تی بی یو اس دی تی عزیزان کاتی که تو دیت لیرانه دیسانوه لدوهم کاتی که تو دیت USDT و هر وها BUSDT استیک کیت لبشی دیتایلز لیرانه هر وکو بویم شرح کرد کاتی کلیک کن ابی لنا والتکت هم BUSDT تحبه که لیرانه BUSDT هلا بجری عزیزان و هر وها USDT تحبه باشه هم دوه حد بی لنا والتکت جا رجا کی داب نی لیرانه بی استیکی بکیت لبشی دیپوزیت هر دو دراوکه دیسانوه سالانه 12% سود تدتی که بیبی دوجی تدتی لیرانه ایرن بیبی دوج کوین ابی ام دو دراوی استیکی بکید جوت کوینی پیرن عزیزان و تا دو کوینی تو استیکی بکید بو اوی استیکی سواپکی بو اوی دراوی سواپکی بدست بهنید که بیبی دوج کوینه که لیرانه اروکو بوتم ببوره 42% سودی
USDT و BNB 42 بەڵام USDT و BUSDT 12 لە سەتا ساڵانە قازانج دەدەتێ و چەندین دراوی تر ئازیزان جوتکۆینی تر هەیە کە ئێوە دەتوانن ئستێکی بکەن بۆ نمونە لێرانە بیتکۆین BTCB لەسەر نێتوەرکی بایننس و هەروەها BNB کاتێک کە تۆ ئستێکەکەیت هەردووکە هەبێت لە ناو جزدانی پارەکەت بەیبی دۆجت هەدەتێ دیسانەوە و ساڵانە 125 قازانج دەدەتێ کارۆکە گوتم لە بەشی دیتایلس ئێوە دەتوانن هەردووک دراوەکە ئستێکی بکەن ئەمە هەروەکو دێنە خۆرەوە ئەبینن کە ڕێژەیەکی زۆر هەیە کە 116 لێرانە ساڵانە قازانج دەدەتێ کاتێک کە تۆ دەیت WTN و BNB ئستێکەکەیت بەڵام لێرانە ئێرن WTN ئازیزان ئاگادار بە بەیبی دۆجت نادەتێ کاتێک کە تۆ ئەم دوو دراوەی ئستێکەکەیت WTN دەدەتێ بەڕێزان خودی بەیبی دۆج خودی بەیبی دۆ سواب هەندێ توکەنیدانەوە کە ڕێژەی سوودی ساڵانەی زۆر بەرزە بوونمونە ئەمە 368 لە سەتا ساڵانە قازانج دەدەتێ بەڵام ئاگادار بن دراوێکتان ئەدەتێ کە هێشتا دیار نییە کە ئەم دراوە لە ئایندەدا ئایا دەبێتە پرۆژەیەکی باش نابێتە پرۆژەیەکی باش ئەوە نرخەکان جێگیر دەبێت یاخود نە جێگیر دەبێت یاخود نە کە لێرانەش کاتێک کە تو BNB و GGT ستێکەکەیت لێرانە بەیبی دۆجت نادەتێ ئاگادار بە ئێرن GGT دەدەتێ کاروەکو گوتم ئەمانە دراوێکن کە خودی سواپی بەیبی دۆج دانەوە و هاتینە ناو سواپی بەیبی دۆج و دراوی زۆر قەوی نین بۆیە ساڵانە 368 لە سەتا سوود دەدەتێ یعنی 4 ئەوەندە قازانج دەدەتێ و هەروەکو دێنە خوارەوە ئەمە 415 لە سەتا ساڵانە قازانج دەدەتێ گەلێک زۆرە بەڕێزان بەڵام دراوەکە دیار نییە کە ئایا دراوێکی باش دەبێت لە ئایندەدا یاخود نە چونکە ئەوانەی کە ڕێژەی دەرسەدیان گەلێک زۆر لە ساڵان گەلێک زۆرە ساڵانە ئازیزان ئاگادار بن دراوێکە کە هێشتا تەزبیت نەبووە لە ناوکۆین مارکێت کەپی لەوانەشە تەزبیت ببێ بەڵام دراوێکی وەهمیە واتە باش نییە لێرانە کاتێک کە تۆ IMT و BNB ئستێکەکەی لێرانە دیسانەوە IMT ئەدەتێ نەک بەیبی دۆج سەیری کەم بەڕێزان لێرانە هەرچەندە دەرسەدی ساڵانەی 12 کەمە و 42 لێرانە بەڵام ئاگادار من لێرانە بەیبی دۆشتانە دەتێ کە ئەمە زۆر گرینگە کاتێک کە تۆ بوونمونە لێرانە هەروەکو دووبارەیەکەمەوە کە لێرە 39 لە سەتا ساڵانە کاتێک کە تۆ BNB و BUSDT ئستێکەکەی ساڵانە 139 سوودی BNB دەدەتێ ئەبوورە بەیبی دۆجت دەدەتێ کە ئەمە زۆر گرینگە ئەوی تریش دراوی تر کە دەرسەدیان زۆر ئازیزان بوونمونە لێران هەروەکو گوتم 256 لە سەتا لێرانە بخوێنن ئێرن بزانن ئێرن کە چ دراوتانە دەتێ کە بەیبی دۆج نییە ئەوانەیە کە بەیبی دۆجتانە دەتێ دەرسەدیان دروستە کەمە هەروەکو لێرانە بینن دەرسەدیان زۆر کەمترە بەڵام ئەوەی باشە کە دراوی خودی سوپەکەتانە دەتێ خودی بەیبی دۆجە هیوادارم بۆ ئێوە ڕوون ببێتەوە هەر دراوێک کە تو لێرانە لە بەشی فارم سەیری سەرەوە کە ئستێک BNB BUSDT ئەمە دەبی هەر دراوێک کە لە هەر بەشێک لەمانە ئەبێت ئستێکینگی ئەنجام بدەیت ئەبێ لێرانە بخوێنیت کە چی لە تو داوای چی لە تووەکە بۆەوە ئستێکی بکەیت و بەیبی دۆجی بەدەست بهێنی ئەبێ ئەم دوو جوتکۆینە لەناو واڵێتەکەت هەبێ و لە بەشی دیتایلس بێ و لە بەشی دەپۆزیت بێ ئەمانە ئەستێکی بکەیت بۆ ئەوەی ڕێژەی ساڵانە 39 لە سەتا بەیبی دۆجت بداتێ ئەمە لەسەر داواکاری ئێوە بوو کە من بەشی فارم کە زۆر ئاسانە بەڕێزانم ئێوە دەتوانن بەم شێوەیە جوتکۆینەکان ئستێکی بکەم بۆ ئەوەی کە لێرانە دەرسەدی نووسرایە کە ساڵانە چەند قازانجە دەتێ بە ئستێکردنی ئەم جوتکۆینانە و زیاترین بەیبی دۆجی بەدەست بهێنیت با سەرێکیش لە بەشی ئینفۆ بدەین بزانین کە لیکویدیتی بەڵێ ئازیزان لیکویدیتی بەیبی دۆج سواب زۆر باشە کە 28 ملیۆن دلارە هەرچەند ئەم لیکویدیتیە بچیتە سەرەوە ئێمە شاهدی تو کەنسوزی گەورەتری دراوی ئەلکترۆنی بەیبی دۆجکۆین دەبین و لە ئایندەدا ئینشاءالله لە درێژخایەنە ئێمە شاهدی تەقینەوەی زۆر گەورەی ئەم
کوی نەخۆشەویستەی ناو خەڵکی جیهان دەبین. هەروەها وەڵامی 24 کاتژمێری بیبیت و سوەب بوویتە 284,000 دلار. بەڵێ ئازیزان ئەمە بەگشتی بەشی فارم بوو، بەشی فارم کە لەسەر داواکاری ئێوە بوو ئێوەم شەرح کرد. ئێوەش بە عەقڵ و مەنتیقی خۆتان ئەگەر لە بەشی پۆلس ئێوە بەس تەنها دەتوانن بیبی دۆجی ستێ بکەن، دروستە دەرسەدەکەی کەمە بەڵام بێسەر ئێشەترە ئەوانەی تر کە لە بەشی فارمن تو ئەبێ جوتکۆینەکانت هەبێ لە ناو واڵێتی خۆت بۆ ئەوەی بتوانی بچیوە ستێکیان بکەی و ڕێژەیەکی زۆر بیبی دۆج بەدەستی بهێنیت. بەڵێ ئازیزان سوپاسی ئێوەکەم کە تاکۆی سابیناریان ویدیۆی بوون. ئیتر دێنە کۆتایی ئەم ویدیۆیەش. پێم وایە هیچ شتێک نەما کە من لە بەشی فارم بۆ ئێوە باسی نەکەم. ئێوەش ئەگەر بە عەقڵ و مەنتیقی خۆتان بتوانن کار بکەن بڕواتان هەبێ سەرکەوتوتانەتر دەبن و بەشی فارمیش کە زۆر ئاسانە ئێوە دەتوانن بەم شێوە کە بۆ ئێوە شەرحم کرد بێن کاری ستێکینگ ئەنجام بدەن. هەر ڕەخنە کۆمنت پرسیارێکە بوو لەژێر ویدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن، من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ویدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و بەرنامەیەکی تر. هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.